ئەم ساڵ تاکو ئێستا 94 هاوڵاتی بە تۆمەتی جۆراوجۆر دەستگیر کراوە کە سەرپێچیان کردو لە یاساکرد کارپێکراوانی پۆلیسی دارستان و ژینگەی هەرێم بە بەراورد بە ساڵی داهاتوو ئامارەکە ڕێژێکی کەم زیادی کردووە. ئەمەش دەرخەریەوەیە کە بێگومان ساڵ بە ساڵ ژمارەی سەرپێچیکردن و هەوڵ و خواستی خەڵک بۆ سەرپێچیکردن زیاد دەکات. بۆکو بوونی ڕووداوی ئاگریش لە ماوەی ساڵدا زیاد لە 3 ڕووداوی ئاگرکەوتنەوە ناوچە شاخاوی و دارستانەکانە ڕوویداوە کە بۆتە هۆی سووتانی دەیان دۆنم لە پوش و پاون و دارستانی سروشتی کە ئەم دیاردەیەوە ئەم ڕووداوانە ساڵانە دووبارەیە بنەوە. تەنها یاسا ناتوانێت ژینگە بپارێزێت چونکە چەند کەسێک یاسا ئەتوانێت ئیجرعاتیان لەگەڵا بکە و مامەڵەیان لەگەڵا بکە یان یاسا چەند کاتێک ئەتوانێت ئەویش کاری خۆی بکە. بۆیە ئێمە لە ڕێگەی پێگەیاندنی جیلێکی هۆشیاری ژینگەییەوە ئەتوانین ئەگەر بێت و پرۆژەکەمان درێژە هەبێ و بەدەنگەوە هاتنی باشمانە بێت لەلایەن ناوەندەکانی تری حکوومەت و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە لە کۆتاییە ئەکرێتە پرۆژەیەک کە لانی کەم ڕێنمایی و یاساکانی تایبەت بە دارستان و ژینگەی هەرێم بە تەواوی جێبەجێ بکرێت یان ئەوەیە تەنانەت هەمواری یاساکە بکرێتەوە و سزای ژینگەیی هاوتای سزا گەورەکان هاوتی تاوانە گەورەکان بکرێتەوە.